ئەڵبەت ئەمە یەکەم جار نییە لە پارێزگای سلێمانی خۆپیشاندان بکرێت و خەڵکو و هێزە ئاسایشەکانیش بە یەکدا بدەن. زۆرێک لە خۆپیشاندەران لەگەڵ داواکاریەکانیشیاندا دەڵێن هەردوو بنەماڵەی فەرمانڕەوایانی هەرێمی کوردستانی عێراق کۆنتترۆڵی سەرچاوەکانی داهاتی هەرێمیان کردووە. هەر چۆنێک بێت هەموو لایەنەکانی بەشداریش لە حکوومەتی هەرێمی کوردستاندا هەر یەکەیان و بە شێوەیەک ناڕزایی خۆیان بەرامبەر ڕەوشی هەرێم دەردەبڕن و بە ئەندازەیەکیشە خۆیان لەگەڵ شەقامدا دەبیننەوە. بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا هیچ یەکێک لەو لایەنانەی هەرێم دەتوانن ببنە خاوەنی شەقام؟ هەر بەم پرسیارەوە دەچمە لای میوانی کورد کۆنێکشن سەربەست حوسەین، نووسەر و شیکەرەوەی سیاسی لە بەریتانیاوە لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک سەربەست سوپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە پێدەچی هەندێک لە لایەنە سیاسیەکان بیانەوەی خۆیان بکەنە خاوەنی ئەو ناڕزایەتی لە شەقامی هەرێمی کوردستاندا هەیە. هەوڵدانێکی لەو شێوەیە چ کاریگەریەکی دەبێ بەسەر شەپۆلی ناڕزاییەکانەوە؟ من پێم وایە هەموو ئەو حیزبانەی کە هاوبەشن لە حکوومەتی کوردستان بە پێی زۆر و کەمی خۆیان هاوبەشن لە هەموو سەرکەوتن و نشستێک کە کۆمەلگای کوردستانی پێدا دەڕوە. ئەمڕۆ کە نشستێکێ و حکوومەت ناتوانێ موچە بدا، پێم وایە ڕاست نییە و خەڵک زۆر بە هەندوەری ناگرێ بڵێن خەتای دوو حیزبە بەتەنیا و ئێمە هیچمان حەقی هیچمان نییە. لە ڕاستیدا ئەوان بەس ئەوەندەیە کە دەسەڵاتیان بەقەی ئەوان بۆیە کەمتر مەسئولیەتیان لەسەرشانە. دەنا لە ڕاستیدا کێشەی کوردستان دووسێ کێشەی بنەڕەتی هەیە کاک بڵێن لە کوردستاندا. ئەم وەزعە زۆر خەتەرە دروست بووە و بۆی هەیە ئەخیر جار نەبێ دووبارە و سێبارە ببێتەوە لەبەرەوەی هۆیەکانی کە ئەم وەزعی دروست کردووە هێشتا لە ئارادان. ئەو هۆکارانە چین؟ من پێم وایە دوو هۆی سەرەکی هەیە کە ئەم وەزعی هێناوەتەکەوە. یەکێکیان نزمبوونەوەی نرخی نەوتە لە دنیا. ئەمە خەتای نەدەسەڵاتی تێدا نەکەس، ئەمە دیاردەیەکی جیهانی گەورەیە. بەڵام مشکلەکەوەیە ئابووری کوردستان لە سەدا 95 پشتی بە نەوت فرۆشتووە. ئابووری کوردستان ئابووریەکی یەک کاڵایە. ئەم ئابووریانە سەلماندوویەتی لە دنیادا ئابووریەکی فاشلە. هەتا ئەم ئابووریە نەگۆڕێ کوردستان ناتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەسێ. مستەقبەلی نەوتیش زۆر ڕوون نییە کە واز و نرخەکەی بەرز بێتەوە. باشە کاک سەربەست لە 30 ساڵی ڕابردوودا دەسەڵات لە هەرێمی کوردستانی عێراقدا بۆچی هەوڵی نەداوە ئەڵتەرناتیڤێ بۆ نەوت بدۆزێتەوە؟ بە نمونە کشت و کاڵ بۆ نا؟ ئەو سوالێکە من وەنەبێ بڵێن کوردێکی خارج بوون لە خۆمەوە قسە دەکەم. من 12 ساڵی عمری خۆمم سرف کرد گەڕامەوە کوردستان بۆی ئەوە ئەنجام بێنین اقتصادێک بۆ وڵاتەکەمان دروست بکەین، کەرتی تایبەت دروست بکەین. پێم وایە بە بەرنامە حیزبەکان هەوڵیاندا کەرتێکی تایبەت لە کوردستان نەبێ. هەموو خەڵکیان بە زۆر کرد بە موچەخۆر، موچەخۆرێکی بێ ئیش. ئەمە لە ڕاستیدا موچەخۆر نین، کۆیلەن، چونکە خەڵک کراوە بە موچەخۆر بێ ئەوەی وەزیفەیەکی بۆ دەستنیشان بکرێت، بۆ ئەوەی بێ ئەوەی کە ئەچێ بۆ دائیرە بزانێ ئیش و مەسئولیەتەکانی چییە. پێم وایە بۆچی نەیانتوانی کەرتی تایبەت دروستکەن بە بەرنامە بوو، بە ئاگاداری خۆیان بوو، چکە هەزاران کەسی وەکو من ئامۆژگاری کردن و سەرنجی ڕاکێشان کە وەزع بەم جۆرە نەبوونی کەرتی تایبەت لە کوردستاندا وەزعێکی زۆر خەتەر دێنێتەکایەوە. مەسەلەن بۆ نمونە لە شارێکی وەک سلێمانی، لە شارێکی وەک هەولێریان دووهۆک دەسەڵات یارمەتی دەربوو بۆ ئەوەی یەک کەس، دوو کەس، سێ کەس بکا بە ساحبی 200-300 میلیۆن دۆلار. ئەبوایە وا نەکەن دەرفەت بدەن بە 200-300 کەس هەر یەکەی ببێ بە ساحبی 1 میلیۆن دۆلار، چونکە بەو نەوعە تۆ هەر کەسە لە ڕێگای خۆیەوە ئەتوانێت خەڵک بخاتە سەر کاسبی. ئێستا تۆم لەم راپۆرتێکی پێشتر پێشانتاندا جەنابتان ئەمە عالەماڵێ من موچەخۆرم، مافی ڕەوای خۆمم کوا موچەکەم. باش بۆ خەڵک هەمووی موچەخۆرە؟ یعنی من حسابم کردووە لە کوردستان زۆر دەستگا هەیە قەبەیە کاک بڵێ. پەرلەمانمان نزیکەی 100 ئەندامی تایە، زۆر قەبەیە، نزیکەی 20,000 کەس ئەندام پەرلەمانێکی. مەعانە علم لە وڵاتێکی وەک بریتانیا 100,000 کەس ئەندام پەرلەمانەیە.
ئەگەر یارمەتی بە هیچکە بەڕاستی ینی کاتم زۆر کەم ماوە یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە لە هەفتەی شوباتی 2011ەوە خۆپیشاندان بەردەوامە لە هەرێمی کوردستانی عێراقدا بەڵام بە شێوەی ناو بەناو پچر بۆ خۆپیشاندانێکی سەرتاسەری ناکرێ هاوشێوەی بۆ نمونە ئەوەی کە ساڵی پار لە بەغدا دەستی پێکرد و بۆ مای گۆڕینی حکوومەتەکەی عادل عەبدولمادی. من پێم وایە لەبەرەوەی سیاسەتی حکمی حیزبەکان جیایە لە کوردستان حیزبی جیاجیا سەیطرەیان هەیە بەسەر دەڤەری جیاجیادا لە ڕاستیدا ئەوەی کە لە سلێمانی ڕوودەدا ڕنگدانەوەی حکمی دەڤەری سەوزەوەی لە هەولێر ئێستا ڕوونادا ڕنگدانەوەی دەڤەری پارتی لەبەرەوەی جیاوازەکەی لە کاردانەوە بمبەخشە کاتم بە هیچ شێوەیە نەما سەربەز حسێن نووسەر و شیکەرەوەی سیاسی لە بەریتانیاوە لەگەڵ کورد کۆنێکشن بوو کاک سەربەست سوپاس و پێزانینم.